بیرکاری پۆلینۆیەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 88. بابەتی هاوکێشە هێڵیەکان. لێرە نووسرایە ڕووناکی زۆر خێراتر لە دەنگ بڵاو دەبێتەوە. بۆیە لە کاتی هەورە بروسکە یەکەم شت تیشکەکەی دەبینین بێ ئەوەی دەنگی ببیسترێ. پاش چەند چرکەیەک دەتوانین دەنجی هەورە بروسکەکەش جێمان لێبی و ئەو جۆرە زانیاریە ئەو هاوکێشە هەیە بۆ ئەوەی بزانین ئایا هەورە بروسکەکە چەند لێمان دوورە. بۆ وێنە ئەگەر هاتوو تیشتی هەورە بروسکەت دیت یەک چرکەی پێچوو ئەو جادەنگەکەت جێ لێبوو، لێرە تەمەشا دەکەین بزانین چەند لێمان دوورە. جاران پیتیک واتە چەند چرکە پێچوو، بۆ وێنەگە یەک چرکەی پێچوو لێکی دەین لەگەڵ یەک کەواتە دووریەکە یان ماوەکە دەکاتە 325 مەتر لێت دوورە، چونکە بەخۆی بە کیلۆمەترە. 300 واتە زۆر نێزیکە. بەڵام ئەگەر هاتوو دوو چرکەی پێچوو هەتا ئەوەی جێمان لە دەنگەکەیە، ئەوە نزیکەی 650 مەتر دوورە. و ئەگەر سێ چرکەی پێچوو دوورترە و ئەگەر پێنج چرکەی پێچوو زیاتر دوورە. کاتە بەهۆی ئەو هاوکێشەی کە هاوکێشەیەکی هێڵیە دەتوانین بزانین هەورە بروسکە بۆ وێنە چەند دوورە. هەموو هاوکێشە هێڵیەکان دەتوانین وێنەیان یان هێڵکاریان لۆ بکەین لەسەر ڕووتەختی پۆتان. ڕووتەختی پۆتان واتە ئەو ڕووتەختەیە کە پێک هاتووە لەسەر کاغەزی چارگۆشەیی، ئەگەر دیار بی لێرە ئەو کاغەزە چارگۆشەیە و دوو تەوەریش هەیە، تەوەرە کەسکەکە، تەوەری س یان تەوەری ئێکس، تەوەرە سۆرەکەش تەوەری ساد یان تەوەری وای. لە پۆلەکانی داهاتوو ئیدی ئەو دوو پیتە نامینێ س و ساد، بەڵکو دەبیتە ئێکس و وای. و پێی دەرین ڕووتەختی پۆتان تەوەری س تەوەری ساد. ئەو خاڵەی دەکەویتە ناوەندێ یەکتر بڕینی تەوەری س و تەوەری ساد، ئەو خاڵە پێوەرەکەی یان تەوەرەکانی هەمیشە 0-0 واتە سینەکە 0 سادەکەش 0 ئێکسەکە 0 و وایەکەش 0 کەواتە ئەو هادەنووسین هەردووچی 0-0. پاشان بۆ وێنە پێش هەموو شتێک پێشی ئەوەی خاڵ و شتی دانین دەبی ئەمن تەوەرەکانی خۆم پێوانەی لەسەر دانێم. واتە ئەمن دەبی لێرە ڕوونکەمەوە یەک چوارگۆشە ئایا یەکە دووە چەندە. ئەمن بە خۆم دایدەنێم چەندە ئەگەر بە خۆم دروستی کەم. ئەگەر دروست کرابوو کەواتە ئەمن ناتوانم دەستکاری بکەم. بەڵام لێرە من بە خۆم دروستی دەکەم، هەموو ئەو خاڵانەی دەکەونە لای ڕاستی ئەو خاڵە مۆرەی لەسەر تەوەرە کەسکەکە ژمارەی پۆزتیڤن. ئەگەر لێرە یەک بوو لێرە دەبی دووبی، نابی دووەکە لێرە بی، کاتە ئەو مەودایە هەمیشە دەبی یەکسان بی. ناچارم لێرە دەبی سەی دانێم، 4 5 و هەتا دوایی. هەموو ئەو ژمارانەی دەکەونە لای چەپی ئەو خاڵە مۆرەی، ئەو ژمارانە هەمویان نێگەتیڤن. کاتە لێرە کەم یەک جێنیە کەم یەکەکەی بنووسم یەکسەر کەم دووەکەی دەنووسم، کەم سێ نێگەتیڤ 4 نێگەتیڤ 5 و هەتا دوایی. لێرە لەسەر تەوەری ساد ئەو جارەی ئەمن دیسان بە کەیفی خۆم دەتوانم لێرە بنووسم یەک، لێرە بنووسم دوو، مەرجنیە وەکو تەوەری سئبی، بەڵام ئەمن لێرەش هەر ئاسانی دەکەم. هەموو ئەو خاڵانەی دەکەونە سەرەوەی ئەو خاڵە مۆرەی پۆزیتیڤن
و ئەوانی دەکەونە ژێرەوە نێگەتیڤن، کەواتە لێرە 3 4 و هەتا دوایی. ئەوانەی ژێر خاڵە مۆرەکەی لە بن خاڵە مۆرەکەی ئەوانە نێگەتیڤن، کەم 1 کەم 2 کەم 3 لێرە کەم 4 کەم 5 و هەتا دوایی. ئەگەر خاڵێک هەبوو لێرە یەکێک داوای لێکردم جووتە ڕێکخراوەکەی ببینمەوە، هەمیشە دەبی دوو کەوانەی بکەمەوە، پاشان لەو خاڵەی کە لێرەیە بچم بەڕاست و ڕاستی هەتا دەگەمە سەر تەوەرە کەسکەکە. ئەوها بەڕاستی دەڕۆم، ئەوها کە گەیشتمە سەر تەوەرە کەسکەکەی ڕادەوەستم دەخینمەوە لێرە چەندە، کە خیندمەوە یەکسەر ئەلێرە دەنووسم 4. هەمیشە سینەکە دەبی یەکەم جار بنووسرێ 4. ئەو جەفاریزە چی دادەنێم ئەوها، پاشان لە هەمان خاڵ هەوڵ دەدەم بچم بگەمە سەر تەوەری ساد، کە گەیشتمە سەر تەوەری ساد دەخینمەوە چەندە، ژمارەکە 3ە لێرە دەنووسم 3، کەواتە جووتە ڕێکخراوی ئەو خاڵەی 4 بە 3. بەڵام ئەگەر خاڵەکە بۆ وێنە لێرە بوو ئەوە دیسان دەگەڕێم هەتا دەچمە سەر تەوەری 5 بۆ وێنە دەنووسم 5. ئەوجا دیسان لەو خاڵەی دەچمە سەر تەوەری ساد بەڕاست و ڕاستی لێرە دەخینمەوە 3 نییە بەڵکو کەم 3ە. زۆر گرنگە ئەمن لێرە بنووسم نێگەتیڤ 3 دەنا هەڵەیە. ئەگەر ئەو جارەی خاڵەکە لێرە بوو بۆ وێنە یەکەم جار دەبی بچمە سەر تەوەرە کەسکەکەی بخینمەوە نێگەتیڤ 3ە یەکسەر دەنووسم، ئەوجا دەچمە سەر تەوەری ساد نێگەتیڤ 5 ئەویش دەنووسم. هەموو ئەو خاڵانەی دەکەونە یەکسەر دەکەونە سەر تەوەرەکە بۆ وێنە ئەو خاڵەی ئێرە ئەوە تەوەری 7 بەڵام سادەکەی 0 واتە نەدەچمە سەرێ نەدەچمە خوارێ، و هەموو ئەو خاڵانەی دەکەونە سەر تەوەری ساد لێرە بۆ وێنە 2 نیوە، چونکە لە مابەینی 2 و نیویە، بەڵام تەوەری 0 تەوەری سادەکەش 2 نیوە. ئەو زاراوانەش پێویستە بزانم. ئەگەر بۆ وێنە هێڵک هەبوو لێرە بۆ وێنە ئەو هێڵە هەبوو ڕاستە هێڵە، هەموو ڕاستە هێڵەکان هیچ کات دوایی نایەن، واتە ئەو ڕاستە هێڵەی دەتوانم دوور و درێژ بکەمەوە هەتا دەتوانم هەتا جێگەم هەبی، کەواتە بە ملیۆنان خاڵ هەیە لەسەر ئەو ڕاستە هێڵەی و خاڵەکان هەمویان پەیوەندیەک لە مابەینیان هەیە. ئەگەرە من چەند خاڵێک لێرە دیاری بکەم بۆ وێنە ئەو خاڵە دەخینمەوە تەوەری 3ە تەوەری سادش 5، کەواتە ئەو خاڵە لێرە 3 بە 5. ئەو خاڵەی ئێرە چەندە 1 بە 2. ئەو خاڵەی ئێرە چەندە نێگەتیڤ 4 بە نێگەتیڤ 3. کەواتە ئەو 3 خاڵم توانیم بخینمەوە بە باشی، بەڵام بۆ وێنە ئەو خاڵەی ئێرە زۆر ئاسان نییە بخینمەوە، چونکە ناکەویتە سەر ئەو جێگایانەی کە ئاسانە بخینمەوە. لێرە دەبیتە کەم 1.5 و 1 فاریزە 4 ئاسان نییە بزانم چەندە، کەواتە ئەمن دەگەڕێم بە دوای ئەو خاڵانەی کە ئاسانە خیندنەوەیان
تەواوی ژمارەکان ژمارەی تەواون. با بزانین هاوکێشەی هێڵی مانای چییە؟ یەکەم جار هاوکێشە واتە هەمیشە دوو لا هەیە، هەردوو لا هاوسەنگە، یەکەچیان لای ڕاستە، ئەوی دیکەش لای چەپە. هاوکێشەی هێڵی مانای چییە؟ دیارەکان هەمیشە توانیان یەکە، بەڵام نانووسرێ. کاتە ئەگەر توان یەک بوو هاوکێشەکە هێڵیە، بەڵام ئەگەر توان بۆ وێنە یەک نەبوو، توان دوو بوو یان سێ بوو یان هەرچ توانەشکە بوو بێجگە لە یەک، ئەوە هاوکێشەکە هێڵی نییە، واتە خاڵەکان هێڵی ڕاست دروست ناکەن. کاتە بە تەماشاکردن دەتوانم بزانم هاوکێشەکە هێڵیە یان هێڵی نییە، بەڵام هەندێک جار بێجگە لە تەماشاکردن پێویستە بیسەلمێنم ئایا هێڵیە یان هێڵی نییە. بۆ وێنە لێرە ئەگەر بمەوێ بیسەلمێنم ئەو هاوکێشەیە هێڵیە یان نا، چ دەکەم؟ چونکە گۆتمان بە ملیۆنان خاڵ هەیە لەسەر هێڵەکە، ئەمن هەندێک لە خاڵەکان وەردەگرم. خاڵە ئاسانەکان. خاڵی ئاسان مانای چیەواتە ئەگەر هاتوو لەسەر تەوەری سفر بوو، یان یەک بوو، یان دوو بوو، یان سێ، ژمارەی ئاسان، سفر هەمیشە لەگەڵا. ئەگەر هاتوو تەوەری سفر بوو، چ ڕوودەدا؟ تەمەشا دەکەم لە جیاتی دانان، واتە ئەمن ئەو لایەی هاوکێشەکەی دەینم لای چەپ، لە جیاتی پیتی دەنووسم سفر، بزانم پیتی ساد دەکاتە چەند. کە سێ جارانی سفری دەکەم هەر دەکا سفر، سفریش کەم چار هەر دەکا کەم چار، کاتە خاڵەکەی بەدەستم دێ سفر و نێگەتیڤ چار. نێگەتیڤ چار کاتە ئەمن یەک خاڵم بەدەست هات لەسەر ئەو هێڵەی سفر کەم چار کامە خاڵە، ئەو خاڵەیە دروستی دەکەم. پاشان ئەو جارەی لە جیاتی سفری یەکی وەردەگرم، دیسان لە جیاتی دانان لێرە سێ جاران یەک هەر سێ کۆ سێ کەم چار، ئەنجامەکەی دەبیتە کەم یەک. کاتە ئەگەر هاتوو پیتی یەک بوو، پیتی ساد کەم یەکە، دیسان خاڵەکەی دروست دەکەم. خاڵی یەک بە کەم یەک لە چێن دەرەیە؟ ئەوە خاڵی یەک پۆزیتیڤ یەک نێگەتیڤ یەک لێرەیە. ئەو جارەی ئەگەر هاتوو پیتی دوو بوو، سێ جاران دوو یەکسانە بە شەش، شەشیش چاری لێ بڕۆ یەکسانە بە دوو، کاتە خاڵەکە دوو بە دوو، ئێکسەکە دووە، سینەکە دووە، سادەکەش دووە، خاڵەکەش لێرەیە. ئەوە کامە خاڵ هەوە؟ هیچ کات ئەو خاڵانە هەونینە، چونکە هەر خاڵک دوو جوتە یان یەک جوتە ڕێک خراوی هەیە، خاڵەکە ئێرەیە دوو بە دوو. ئەوە سێ خاڵم هەبوو، ئەوەی ڕاستی بی سێ خاڵ بەسە، بەڵام لێرە خاڵەکی زیادیشیان دروست کردیە. ئەگەر هاتوو پیتی سێ بوو، سێ جاران سێ نۆ چاری لێ بڕۆ یەکسانە بە پێنج، کاتە سێ بە پێنج لە چێە؟ پیتی سێبی، پیتی سادیش پێنجبی کە بە یەکتر دەگەن لێرە، ئەو خاڵەی دروست دەکەن. ئەو جا کە خاڵەکانم دروست کرد، بەڕاستە خاڵەکان بە یەکتر دەگەینم، دەبینم هێڵەکی ڕاستیان دروست کرد. ئەگەر هاتوو ئەمن هەڵەم کردبوو، ڕەنگە خاڵک لێرە بی کە ئەو خاڵانە بە یەکتر دەگەینم هێڵی ڕاست دروست ناکەن، کاتە ئەمن دیارە هەڵەم کردیە لە کاتی ئەوەی خاڵەکانم دەست نیشان کردیە، یان دیارە ئەو هاوکێشەی کە هەیتم ئەو هاوکێشە هێڵی ڕاست نییە، بەڵکو هێڵەکی چەماوەیە. ئەوها بزانە کووە. کاتە هەر کات خاڵەکان لەسەر یەک هێڵ نەبوون،
کەواتە هاوکێشەکە هاوکێشەیەکی ڕاستەهێڵی نییە، بەڵام ئەمن تەنیا بە تەمەشاکردن دەبی بزانم کە ئەو هاوکێشەیە کە لێرەیە هاوکێشەکی هێڵی ڕاستە، چونکە هەردوو نادیارەکان سین و ساد یەکسانن بە توانەکەیان ژمارە یەکە. ئەگەر یەکێک لەوان توانەکەی لە یەک زیاتر بوو، ئەوە 100% یان کەمتر بوو لە یەک، ئەوە هێڵی نییە، بەڵکو شتەکی دیکەیە. پەیوەندیەک هەیە لە مابەینی س و ساد کە بە یەکەوە وەکو یەک زیاد دەبن یان کەم دەبن. لێرە ئەگەر پیتی سفر بوو، پیتی ساد کەم چارە. کە پیتی زۆر دەبی بە یەک، پیتی ساد چی لێدێ؟ زۆر دەبی بە سێ. لێرە یەک ئەویت کە سێ. و وەکو دەبینین ڕاستە ئەو پەیوەندیەکە هیچ کات ناگۆڕێ. ئەگەر پیتی زیادی کرد بە یەک، پیتی ساد زیاد دەکا بە سێ. ئەگەر کەمی کرد بە یەک، ئەویش کەم دەکا بە سێ. ئەو جارەی ئەگەر تەمەشای ئەو هاوکێشەیە بکەم، دەبینم پیتی تواندووە یەکسەر دەبی بزانم ئەوە هاوکێشەی ڕاستەهێڵ نییە، بەڵام لۆ ئەوەی بیسەلمێنم بە هەمان شت دەتوانم دەست پێ بکەم بە دانانی بەها لۆ پیتی 0 1 2. لێرە هەندێک ژمارەی نێگەتیڤیشیان وەرگرتیە، کاتە لۆ ئەوەی بەباشی بتوانین ئەو هاوکێشەی ئەو هێڵە چەماوەیەی دروست بکەین، پێویستە هەندێک جار هەندێک ژمارەی نێگەتیڤیش وەربگرین. ئەگەر هاتوو بۆ وێنە پیتی 0 بوو، لە جیاتی دانان کەم 0 تواندوو هەردەکا 0، خاڵەکە 0 ئەو خاڵە 0. ئەگەر هاتوو پیتی 1 بوو، لێرە هەڵەیان کردیە دەبوایە بیان نووسی بە 2. ئەگەر پیتی 1 بوو، کەم 1 تواندوو هەردەکا کەم 1، و ئەو خاڵە 1 کەم 1 لە چێن دەرەیە؟ ئەو خاڵە لێرەیە. ئەگەر هاتوو پیتی 2 بوو، پیتی ساد دەکا کەم 4، 2 بە کەم 4 خاڵەکە لێرەیە. ئەگەر هاتوو پیتی کەم 2 بوو، پیتی ساد هەردەکا کەم 4، کەم 2 کەم 4 لێرەیە. و ئەگەر هاتوو پیتی کەم 1 بوو، پیتی ساد هەردەکا کەم 1، و کەم 1 و کەم 1 لێرەیە. هێڵی ڕاست نییە، بەڵکو هێڵەکە هێڵەکی چەماوەیە. ئەو هاوکێشەیە هێڵی نییە لەبەر ئەوەی لە ڕووتەختی پۆتان ڕاستەهێڵ نانوێنێت. هەروەها سەرنج بدە کە بەهای پیتی بە 1 زیاد دەکا، ئەوە گۆڕان لە بەهای ساد جێگیر نییە، واتە هەر جارەی بە جۆرەک دەگۆڕدرێ. جارێک گەورە دەبی بە 3، جارێک گەورە دەبی بە 1، جارێک کەم دەبیتەوە، کەواتە جێگیر نییە، وەکو یەک نییە. ئەگەرە من ئەو هاوکێشەیەم هەبوو، تەنیا بە تەمەشاکردن دەزانم ئەو هاوکێشەکی هێڵی ڕاستە. بەڵام ئەگەر بمەوێ بیسەلمێنم، وەکو هەموو جارێ دەتوانم ئەمن لە جیاتی پیتی 0 دانێم، 1 دانێم، 2 دانێم. ئەگەر بمەوێ هەندێک ژمارەی نێگەتیڤیش دانێم، کەم 1 دادەنێم، کەم 2 دادەنێم. ژمارەکان دەنووسم، هیچ کێشە نییە، دەتوانم بە 0 دەست پێ بکەم لێرە، 0 1 2 کەم 1 و کەم 2. بەڵام
لێرە لە گچکەوە لۆ گەورە ڕیزیان کردیە هەرچەندە هیچ کێشە نییە. ئەگەر هاتوو پیتی س کەم 2 بوو لە جیاتی ئێرە کەم 2 دانێم، کەم جاران کەم یەکسانە بە کۆ و 3 جاران 2 یەکسانە بە 6 6 دابەش 4 کورتی دەکەینەوە دەبیتە 3 دابەش 2. ئەگەر هاتوو پیتی س کەم 2 بوو پیتی سات 3 دابەش 2 ڕەنگە ئاسان نەبی لێرە 3 دابەش 2 دانێم لەسەر ڕوو تەختی پۆتان، بەڵام هەرچەندە لێرە ئەوهایان دروست کردیا 2 دانە 4 گۆشە ژمارە یەکیان لۆ دانایە لۆ ئەوەی چونکە ژمارەکان گچکەنە لە یەک گچکەترن هەتا بتوانین دیاریان بکەین لەسەر ڕوو تەختی پۆتان. خاڵی کەم 2 و 3 دابەش 2 واتە 1.5 کەم 2 و 1.5 لە چێندەرەیە لێرەیە ئەو خاڵە. خاڵی کەم 1 نێگەتیڤ 1 و 3 لەسەر 4 لە چێندەرە کەم 1 و 3 لەسەر 4 لێرەیە. خاڵی 0 0 لێرەیە. خاڵی 1 و نێگەتیڤ 3 بەسەر 4 لێرەیە. خاڵی 2 نێگەتیڤ 3 لە 2 لێرەیە. پاشان کە خاڵەکان بە یەکتر دەگەینین دەبینین کە هێڵەکی ڕاست دروست دەکەن. ئەگەر بەهات بە یەک لە خاڵەکان لەسەر هەمان هێڵ نەبا بۆ وێنە لێرە بە ئەوانەی دەکردە ئەوە دەبوایە ئەوها دروستیکەین نابی هێڵی ڕاست نییە. ئەو هاوکێشەیە هێڵیە لەبەر ئەوەی لە ڕوو تەختی پۆتاندا بەڕاستە هێڵێک دەنوێنرێ. ئەو هاوکێشەیە چییە؟ هەمیشە ئەو جۆرانە هەمیشە هێڵی ڕاستن تایبەتمەندە چیان هەیە ئەویش ئەوەیە کە لێرە بۆ وێنە هێڵەکە تەریبە لەگەڵ تەوەری س ئەو هێڵە تەریبە. لێرە پیتی س هەر چەند بی پیتی ساد هیچ کات ناگۆڕێ هەر نێگەتیڤ 3 جێگیرە واتە هەر جارە و شتەک نییە بەڵکو هەمان شتە هەموو جارێ. ئەو هاوکێشەیەش هێڵیە بەڵام لێرە جۆرەکەی ئەوها نییە و ئەوها نییە بەڵکو جۆرەکەی تەریبە لەگەڵ تەوەری س. بیر بکە و تاوتوێ بکەوە ڕوون بکەوە ئایا هاوکێشەیەک ئەوەی خوارەوە بسەلمێنێت دەبێت بە هاوکێشەیەکی هێڵی؟ ئەگەر 3 خاڵ بکەونە سەر ڕاستە هێڵک خاڵی 4ەم ناکەوێتە سەر ڕاستە هێڵ بێگومان هێڵی نییە. هەموو خاڵەکان پێویستە بکەونە سەر ڕاستە هێڵەکە هەتا بتوانین ناوی لێنین هاوکێشەی ڕاستە هێڵ. پرسیاری 2 بەراورد بکە لە نێوان ئەم دوو هاوکێشەیە. ئەو هاوکێشەیە بێ ئەوەی بە شێوەی ڕوونکردنەوەی بیانوێنی بۆچی یەکەمیان هێڵی و دووەمیان هێڵی نییە، چونکە یەکەمیان پیتی س توانی 1 ئەوی دیکە پیتی س توانی 2 هیچ کات کە پیتی س توانی 2 بوو یان زیاتر بوو لە 1 هیچ کات هاوکێشەکە هێڵی نییە بەڵکو جۆرەکی دیکەیە. لێرە نووسرایە لە کاتێکدا چەند جوتە ڕێکخراوێک لە تەوەری پۆتاندا دەنوێنیت پتر لە جارێک لە هەر خاڵێک ورد ببەوە پێش دانانی. زۆر گرنگە چونکە زۆر ئاسانە هەڵەی بکەم ڕەنگە هێمایەکی نەبینم هێمایەکی نێگەتیڤ یان بزانە بە هەڵەداینێم زۆر دەبی ئاگام لێبی چونکە ئەو جۆرە پرسیارانە وردکاریەکی زۆریان دەوێ و هەمیشە دەبی 2 جار و 3 جار ورد ببمەوە لە زانیاریەکانم و لە نووسینەکانم. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.